ئەمڕۆ ئێمە وەکتیمی کوردستانی عێراقی CPT بۆ جارێکی تر چاودێری پرۆسەی دادگایکردنی زیندانیانی بادینانمان کرد. زیندانیانی بادینان کۆمەڵی ئینسانی چالاکوانی بێتاوانی ئەو کۆمەلگایان، کۆمەڵی خەڵکی دڵسۆزی ئەم نیشتیمانن، ئەوانە شەهیدیان داوە لە پێناو خاک و وڵات و هەرێمی کوردستاندا. ئێمە پێمان وایە ئەوانە شانی ڕێزلێنان بوون، شایانی سزادان نەبوون. ئەم تۆمەتبارکردنەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان هیچ بەڵگەیەکی وا پێشکەش نەکرا، بەڵگەی زۆر بچووک تۆمەتی یەکجار گەورە بوون. ئێمە پێمان وایە بە تەنها تۆمەتبارکردنی ئەو زیندانیانە نییە، بەڵکو تۆمەتبارکردنی کونسوڵخانەی ئەمریکایە، تۆمەتبارکردنی کونسوڵخانەی فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیایە. بۆی پێویستە بە زووترین کاتە کونسوڵخانانە بێنە سەرخەت و لەوە بپێچنەوە. ئەگەر ئەوان تاوانێکیان ئەنجام داوە، ئەگەر خەڵکیان هێستی خوڕیان بۆ دەکات، ئەگەر بەنیازی کاری تیرۆریستی لە هەرێمی کوردستاندا، پێویستەوە ڕوون بێ بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بکرێتەوە، نەوەگەوەی کۆمەڵێک مامۆستای بەڕێز، کۆمەڵێک چالاکوانی بەڕێز تاوانبار بکرێن و ببنە قوربانی و لە زیندانەکانی هەرێمی کوردستان دابن. ئێمە کەمپینێکمان هەیە، کەمپینی یەکبوون بۆ ئازادی. لەسەرەوە کەمپینە لە دەرەوەی وڵات وە لە ناخۆی هەرێمی کوردستان بەردەوام دەبین لە دیدارەکانمان لەگەڵ کونسوڵخانەکان، لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و فشار خستنە سەر حکوومەتی هەرێم و داواکردن، داخوازینامە پێشکەشکردن بە دادوەرە بەڕێزەکان بۆی ڕێزی قانون و دادگا لە وڵاتەدا بپارێزن. ئێمە بەردەوام دەبین لەوە و هاوشان لەگەڵ خانەوادەی زیندانیانی بادینان بەردەوامی دەدەن بە کەمپینەکەمان. و خدای وکیلە چندە کردنا و هەما حکم کردنە بەلاش، خدای وکیلە نە قانونێک نە تشتێک نینە مەعلەسەر ئەمەڵامە محکەمێ هەبوو، محکەمەشی دەرکەت هیچ دەوری خو نینە و عەدالەتێک نینە و هیچ دادگا نینە. دادگای چی؟ دادگای چی؟ چی دادگا نینە؟ دادگا دەورە خو نینە، تەوجیهات بۆ تێن و خلاص و تعلیماتی ئاسایشی بۆ تێن و خلاص. ئاسایشی حکمت کرد ماما. قد بيش بطل موضوع أسايشة حكمت كتن وخلاص نينا تشتكيتي همي تشت أفضل قاعد دراو عن تشتاق بونابو أما حكمي إداراتي بوشيش دراو همي تشتاق بونابو هم برو خسر بلندين هم سر فرازين بو أفضل قاعد دراو خردرو بو قفتني شيروانا شير هر شيره شير هر دي من الشيرجي وأفسر بلندين براقو نازانیم که چه پیش پرده راه مثلا چه محکمه داره نازانیم هر چند ماهات آزاد کردن بس هم هر دل نخوشین یعنی مزبیا دیجید گل آزاد ببانه یعنی هم هیوی دارین تمیز تشتک بانه بتکرن اوجی بیانه بردان چنه نفعه به خود را چکو اوانو چنه گریه نظر مدد بتوانن ند نظر عالم همیه دا ده سالات او مستقبل خود ترسدن اما هر ده سالات کاش مستقبل خود ترسیا ده دست گرد نیکت و اویدی